دیارە وەکو هاوڵاتێکی لەم شارە کە دانیشتوێم شارەین بەڕاستی ئەومان بیر نەچێ ساڵی 2014 خەڵکی ئەم شارە ڕژایە سەر شەقامەکان و هاواری کرد و شەهیدیدا لە پێناوی کەمی خزمەتگوزاریە وا ئێستا نزیکی 5 ساڵ تێپەڕێ بەسەر ئەو بەروارە واستەگەم خزمەتگوزاری نەک باش نەبوو بەڵکو زۆر خراپتر بوو لە ئێستاشە کە قەزایە گەورەیەکی لە گەورەترین قەزاکانی هەموو عێراقا خزمەتگوزاری نەک لە ئاستی پێویستانە من قەناعەتم وایە لە ئاستێکی زۆر مەترسیدارایە ئەگەر سەیری شەقامەکانی ئەم شارەیەکەی یان هەڵوەشاوە یان بۆ بە تاسای یان شەقامیتیانی ئەگەر سەیری کۆڵانەکان بکەی یەک پارچە قوڕ و چڵپاوە ئەگەر سەیری ئاوەڕۆ و کارەبا و خزمەتگوزاری تاپۆ و سەرجەم بەشەکانی تر بکەی لە ڕووی سەوزایی و لە ڕووەکانی ترەوە بینی لە ئاستێکی زۆر مەترسیدارایەوە من پێم وایە هاوڵاتیانیش ئیتر ئەمەیان پێ قبوڵ ناکرێت ئەگەر ئاوڕێکی جدی لێ نەدرێتەوە. کۆمەڵێشتی ئەساسیات هەیە نەکراوە پرۆژەکانی ژەگەر کرابێت لێپرسینەوەی نییە گرفت لەوایە بڵێ لە سیسای قایش نەکراوە کراوە بەڵام وەرە ئێستا ئاوەڕۆی تایە مەسروفێکی زۆری وە کراوە ئەل لێرەوە تا ئاویا بڕە هەمووی وشکە ئاوی لێ دەرناچێت بۆری ماڵان سەقەتە گرفت تۆ مەسلەی کەمی خوێندنگەمان هەیە کەمی باخچەی ساوایانمان هەیە کەمی بینایی حکومی تا حدێەوە ڕەنگە بە وردە خەریکە چارەسەرە بێ کەمی پارک هەیە کەمی جادەوبان و ڕێگا هەیە تا ئێسش کاکە سەر شۆسە و ڕێگا گرتن و ئەمانە ینی دیاردەیەکی زۆر عجایب. کردەکانی سێ ساغا لە کردی حکومیە لە کردی پەروەردە سەرجەم کەروتەکانی حکومیە بگرێتەوە بەڕاستی بێخزمەتگوزارێکی زۆری پێوە دیارە عسیرەکەی جادەکان هەمی قۆڵ و سوورپاون بەدایان گەنجەم شارە پیاسیان بووە کوچە و کۆڵانەکانی ساکەمی ئێشار قوڵ و شڵپاوە 6 ساڵ تێپەڕە بەسەر خۆپشاندانەکانی 2014 قەزای سێ سادق سێرەکەی لەوای ئەم 6 ساڵە تەنها لە 120 پرۆژەکان جێبەجێ کراون کە داواکاری هاوڵاتیان بوو. داواکاری ئەمە لە حکوومەتی هەرێمی کوردستان وەک پێشتر کە بەڵێنیان داوە جێبەجێ نەکردو پێشتر بەڵێن داوە 50 میلیارد دینار تەرخان بکرێت بۆ قەزای سیساقەمە دڵخۆشیێکی زۆری لەن هاوڵاتیانی سیسایە دەقەوە بووی هەبوو بەڵام بەداخەوە بۆ بەیانی نەبوونی پارە و یاخود قەیرانی دارایی ئەم 50 میلیارد دینارە ڕەوانەی سیساق نەگا و 11 پرۆژەی داواکاری خۆپشاندەران کە قەزای سیساقی بوو داواکارمان هەبوو ئەو 11 پرۆژە کە داوامانە لە حکوومەتی هەرێمی کوردستان ئەو 11 پرۆژە جێبەجێ بکات 2 ساڵە یەک بەرمیل لەوت ناتۆ بۆ قەزای سێ سادق کە سێرەکەی تەنکەرەنەوتەکان بەناو ئەم سیساقات تێ دەبڕن و دەڕۆن بۆ شارەکانی ترنەوە دابەش دەکەن تەنها تۆز و خۆڵەکەیەتی پاشماوەکەیتی بۆ قەزای دانیشتوانەکەی دەمێنێتەوە. ڕاستی ڕەوشی سێکتەری پەروەردەوە تەندروستی لەم شارەدا زۆریانە سێرەکەی کەمی خوێندنگامان هەیە کە سێرەکەی داوامێک یاخۆت قوتابخانەیە خوێندنگەیەک لە ڕۆژێکە سێ داوامی تێدا فریان ناکەون. ئەمە پێویستی بەوەیە کە حکوومەتی هەرێمی کوردستان هەڵسێ بە دابینکردنی بیناوە کەسانی پسپۆر لە شوێنی خۆیاندا بمەزرێن و نەبوونی پزیشکی پسپۆر لە نەخۆشخانەکەمان. سەرەتا لە ساڵی 2014 لە پاش هاتنی قەیرانی دارایی 8 پرۆژە لە سنووری شارەوانی سێ سادق ڕاوەستاوە بەهۆی نەبوونی کولفەی پێویست و دابین نەکردنی پارەوە بۆ پرۆژەکان لەو کاتەدا ئەوەی کە هەیە لە ئێستادا دوو لەو پرۆژانە باڵێندەر خۆی بە دواداچوونی کردو و بە ڕەزامەندی و بۆرگیراوە بۆ سەرفکردنی هەم لە پارێزگای سلێمانی و لە سەرۆکاتی ئەنجومەنی وەزیران دوو لەو پرۆژانە تەواو بوون لە ماوەی ڕابردووە کە یەکیان پرۆژەی بینای شارەوانی سێ سادق لە هەمان کاتا قیرتاوکردنی چەند گەڕێکێک لە سێ سادق لەلایەن کۆمپانیای هێڤینەوە جێبەجێ کراوە ئەوەی کە ماوەتەوە لە ئێستادا 6 پرۆژێ کە پێویستە تەواو بکرێنەوە پرۆژەکان سەرجەمیان پرۆژەی گرنگ پەیوەندی ڕاستەخۆیان بە ژیانی هاوڵاتیانەوە هەیە گرفتی زۆری بۆ ئێمە بۆ هاوڵاتیانیش دروست کردووە بۆیە داواکارین کە کولفەی پێویست بە پرۆژەکانی سێ سادق دابین بکرێ لەبەرەوەی پرۆژەکان پرۆژەی گرنگن و بۆ ئەوی بەڵێندەریش بتوانێت لە پرۆژەکەی بەردەوام بێ و کارەکانی تەواو بکە و بتوانین خزمەتێکی بچووک بە هاوڵاتیان و بە شاری سێ سادق بکەین. ئەوەی کە پەیوەندی بە حکوومەتی ناوەندیەوە هەیە
لە پەرلەمانی عێراق لەسەر لە یاسای موازنەی ساڵی 2019 پەسەند کرا کە 1 ملیار بۆ ئەو ناوچانی کە کارەساتبارن یەکێک لەو شارانشتی سادق بوو خۆشبەختانە بڕ 1 ملیار دیناری بۆ دابینکرا ئەوەی کە بە ئێمە گەیشتۆتەوە کە ڕەزامەندی لەسەر سەرفکردنی ئەو بڕەپارەیە دراوە ئێمەش بۆ یەکێک لە گەڕەکەکانی سی سادق دەرخستەی تایبەتمان ناردۆ و هیوادارین لە نزیکترین کاتە ڕەزامەندی کۆتایی بێت ئێمە بتوانین دەست بەکاربین لەو پرۆژەیە ئەوەی کە گرنگە ئەو گرفتانی کە لە ئێستادا هەیە لە سی سادقا پرۆژەی ئاوەڕۆیە ڕێگاسازی و کۆنکریت و قیری شەقام و کۆڵانەکانە لە گەڕەکە نوێەکانە بە تایبەتی کە ئەمە جگە لە دروستکردنی باخچە بۆ سەرجەم گەڕەکان لەبەرەوەی ئێمە لە گرفتەکانی ترمان ئەوەندە زۆر بوون نەمانتوانیوە لە گەڕەکە نوێەکانە بە پێویست ڕێژی سەوزایی زیاد بکەین کە ئەمە یەکێکە لە بنەما سەرەکیەکانی دروستبوونی شار کە تۆ بە گرنگی بە هەموو لایەنێک بدەیت لە ساڵی 2019 پلانی خۆمانمان ناردووە بۆ وەزارەتی شارۆانی و گەشت و گوزار ئەو کولفەیە کە ئێمە تەخمینمان کردو کە پێویستمانە لە سەرۆکاتی شارۆانی سی سادق لەم قۆناغەدا گینا ئێمە زیاترمان پێویستە بڕی 47 ملیار دینارە بۆ سی سادق لە ئێسادا بۆ ئەوی بتوانین خزمەتی سەرجەم سنووری شارۆانی سی سادقی پێ بکەین پێداویستە سەرەتایەکان لە ئاوەڕۆ و ڕێگاسازی پێجێبەجێ بکەین کە ئەمە بودجەیەکە توانێت خزمەتی ئێمە بکە خزمەتی هاوڵاتیان بکە لە ئێستادا ئەمە جگەلەوەی ئەو بودجەیە کە ئێمە هەمانە بودجەیەکی زۆر کەمە ناتوانین خزمەتی شار و هاوڵاتیانی پێ بکەین بڕەکە ئەوەندە کەمە کە ینی بۆ سەرفی کۆڵانێکیش ینی ڕاستی گرفتنەوە دروستە بێ کە بڕەکەی بنزیکەی 2,750,000 مانگانەیە بڕەپارەی کە لەو کاتا بەڵێن بە شاری سی سادق دراوە لە ساڵی 2014 لەدای دروستبوونی کۆپشاندانەکان نەخێر بە هیچ جۆرێک نەهاتۆتە سی سادق و ئەو باڵێنە جێبەجێ نەکراوە قەیرانی دارایی و ئەو بارودۆخی جەنگی داعش لەو کاتەدا کرا بە هۆکار بۆ ئەوەی کە ئەو بڕەپارەیە سەرف نەکرێت بەڵام لە ئێستادا خۆشبەختانە قەیرانی دارایی بەو شێوەی ڕابردوو نەما و وەزعی حکوومەتی هەرێمی کوردستان باش بووە لە هەمان کاتدا جەنگی داعشیش نەماوە داواکارین ئێمە وەکو سەرۆکاتی شارۆانی سی سادق کە ئەو بەڵێنە ئێستا کاتێتی و حاڵەتی جیاکاری و تایبەتمەندی بۆ سی سادق بکرێت لەبەرەوە ئێمە لەو کاتا ئێمە بای ئەو بڕەپارەی دیاری کراوە بە زیادەوە گرفتمان هەبوو جا ئێستا 6 ساڵ تێپەڕی و هیچ پرۆژێکی تازە نهاتووە و گرفت بۆ شەقام و کۆڵانەکانمان لە هەموو ڕێکۆ دروست بۆ پێویستی بەسییانەکردن هەیە ئێمە کێشەکانمان لەو کاتە زیاترە بەڵام دابینکردنی ئەو بڕەپارەیە و لە هەمان کادا تەواوکردنی پرۆژە وەستاوەکان چارەسەری بەشی هەر زۆری گرفتەکانی ئێمە کات